عبد الله كريم مبارك رحمتي الله يليبه ليك لقصة زيرين كان خويا فرمي من استخف بالعلماء ذهبت آخرته هركس السكاتي بكا بزانان قيامة يروى هركس السكاتي بكا بزانان قيامة يروى بو چونکە ئەوەی کە ڕێز لە زانە ئەگرێ بەهۆی چیەوە ڕێزی لێکرێ بەهۆی زانستەکەیەوەیەتی باشە زانستەکەی چییە قورئانە و سوننەتە و ئیجماعاتی سەلەفە ئاثارە ئەمەش لەلایەن کێوەیە لەلایەن ئەڵڵاهوە سوبحانەهو وتەعالە ئەها بۆیە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ بەشێک لە ڕێزگرتن لە ئەڵڵا ڕێزگرتنە لە زانایان چونکە ئەو عیلمە لەلایەن ئەڵڵاهوە هاتووە ئەمان بوون بە وەسیلەیەک لە بینی الله جل جلاله لەگەڵ عەبدەکانی ئەڵڵا پێیان نەگەیەن کاتێک تۆ سوکایەتی بەوەکەی سوکایەتی بە وەسیلەکە ئەکەی و سوکایەتی با بڵێن عیلمەکەش ئەکەی کە هەڵگیراوە لەمەوە و ئەگەیەن لێ بە دوای خۆی وە فەرمی ئەوەی گاڵتە بکا بە زانایان و سوکایەتیان پێ بکا و بە کەمیان بزانێ قیامەتی ڕۆ طبعاً کە تۆ زانایانە بە کەم زانی و سوکایەتی پێکردن هیچیان لێ وەرناگری کە هیچ لێ وەرنەگرتن بێنیاز بووی لە عیلمەکەیان ئەو وەختە خۆ ئەچیتە جێ ئەوان خۆت ئەخەیتە جێ ئەوان وەوەکو ئەوانیش توانای و قووەتی ئیستینباط و تێگەیشتن لە ئەدلە و حفظ بۆ ئەدلە و ئیستیطلاع بەسەر ئاڕا و ئەقوالی سەحابە و تابعیەکانە ئەوکو ئەوان توانایت نییە قودرەتە نییە و ئیطلاع نییە ئەو وەختە بە عەقڵە قاسیرەکەی خۆت قورئان و سنەت لێگەیتەوە و قوڕەکەی بەسەری خۆتە و قیامەتی خۆت ئەلێرەوە دۆڕێنی کە ئەو ڕایە دروستانەی ئەوان ڕەتەکەیتەوە بە خۆیانەوە ئەلێەوە قیامەتی خۆت دۆڕین بۆیە فەرمێ قیامەتی ئەڕۆ چونکە بەڕاستی مرادی ئەڵڵا و مرادی ڕەسوولەکەی صلی الله عليه وسلم لە دەقەکانە هەوونەکە بەوەی کە بە فەهمێکی قاسیری خۆی پشتە بەستێ پاشانە فەرمێ ومن استخف بالأمراء ذهب دنياه ئەوشی گاڵتە بکا بە کاربەدەستەکان و دنیا ئەڕۆ چونکە ئەو کاربەدەستە پێیەزانێ لێ قوبوڵ ناکە لەوەچە بیکوژێ سجنیکە دەریکە لێی بدا شتێکی لێ بکە ئێوە لە دنیاە زەرە دەکەن پاشانیجە فەرمێ ومن استخف بالإخوان ذهبت مروءته ئەوەشی کە برادەرەکانی و براکانی بە کەم بزانێ و ڕێزیان لێ نەگرێ و سوکایەتیان پێ بکە ئەو بابەتە یاخود سعوەتی زۆر و لە ڕادە بەدەر و ناشرین و ئەنا فەرمێ پیاوەتی لەکەدارە بێ پیاوەتی لەکەدارە بێ بۆ ئینسانە بێ ئاگادار بێ لەگەڵ ئەو سێچینەیە چۆن بزانێت چۆن تەعامل بکە طبعاً کە باسی ئومەڕا ئەکامە بەستی ئومەڕائێکن کە لەسەر حەقن لەسەر دینن و حکمیان حکمی ئیسلامە باسی ئومەڕایانێک ناکا کە کافر و مشریکن و تۆ پێی بڵێ کافر و مشریک و ئەنە وەڵا دنیا تەڕواوە وانی ئەگەر بژڕوە تۆ سەیید الشوهەدای وەکو چۆن ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم باسی کردووە